سەبارەت بە زیانەکانی پەکەکە بۆ هەرێمی کوردستان داخستنی بارەگا و ئەو حیزبانەی وەک بەڵی پەکەکەن لە هەرێمی کوردستاندا ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز فەرحان جاهۆر شۆڕبەکاری سیاسی لە استودیۆ لەگەڵمدایە. بەڕێز فەرحان جاهۆر بەخێر بێت. زۆر سپاس. بڕیار دراوە بە داخستنی بارەگای سێ پارتی سیاسی و داخستنی حیزبەکان و دەستگرتن بەسەر مڵک و ماڵی ئەو حیزبانەدا، بەڵامیکە لە حیزبەکان ئێستا ئەڵێمە سکاڵا تۆمارەکەین بڕیارێکی یاسایی نییە سیاسیە. پێتان وایە بڕیارێکی سیاسی بێ؟ زەنی ئەم بڕیارە بێ لە مێژە بڕیارە هەبایە بەڕاستی نەک ئێستا، چکە دەمێک ساڵە لێرە پەیوەندیەک ئەمانە دروست بوونە بە پەیوەندیان بە دەرەوەی وڵاتەوە هەیە بەپێی یاسا ئەم بەپێی یاسای ئەحزابی سیاسی لە عێراق و لە کوردستانیشدا بێتن ئەم حیزبانێکی ئێستا دروست کراون ئەبێ نایاساینە لەبەرەوەی سەرچاوەی داهاتیان لە دەرەوەی وڵاتەوەیە و هەروەها پەیوەندیان بە دەرەوەی وڵاتەوە هەیە، بۆیە ئەبێ حزبی هەر حزبێک لە عێراق و لە کوردستانیش ئەبێ سەرچاوەی داهاتەکەی دیار بێ لە ناوخۆ بێتن و نابێ پەیوەندی گومان لێکراوی لەگەڵ دەرەوەی هەبێتن بە شێوەیەکە لەگەڵ کیاناتی مەحزور دەولیەن پەیوەندیان هەبێتن. بۆیە ئەم هەرسێ حزبی کە ئەمڕۆ بڕیاری داخستنی بارەگاکانیان و قەدەغەکردنیان دەرچووە پێماوی بڕیارێکی یاسایە و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیشە دوجار، چکە ئەمانە بە تەکید ڕاستە بە کەرستەی لێرە کوردستانیانە نیشتیمانیان نەکراون، بەڵام بە ئایدۆلۆژی دەرەوە بە پەیوەندیەکانیان لەگەڵ لایەنێکی دەرەکی هەیە، تەمویلیان لە دەرەوەیە، ئاراستە ئەکرێن لە دەرەوە کە پەکەکە پارتی کرێکارانی کوردستان ئاراستەیان نەکاتن بۆ مەبەستی خۆی و بۆ بەدەستهێنانی کۆمەڵێک مەرام و مەبەستی سیاسی خۆی لە هەرێمی کوردستان و عێراقیشدا. بۆیە پێویست بۆ ئەمانە دەمێک بوودا بخرێن لە عێراق و لە هەرێمی کوردستانشدا و نابی بە هیچ شێوەیەک مشارەکەیەکیان کردبوو و نابی هەش بن. بۆیە ئەم بڕیارێکی باشە ئەگەرچی درەنگ وەختیشە. بەڵێ هێشێک لە پارتەکان ئاڵێن ئێمە مۆڵەتمان هەیە لە عێراقدا، پێشتر مۆڵەتیان بۆ پێدراویاوە تا ئەو کاتە بە ئاراستەیە کاریان کرد تا مۆڵەتیان وەرگرتووە و دواتر چوونەتەوە ئاراستەی کە خۆی دەبێت تۆ مۆڵەت وەرەگرێ، بەڵام کە مەسەلەن تا ئەو کاتەی کۆمەڵێک بەڵگەکۆ ئەەکەیتەوە کۆمەڵێک ڕاستی ئەسەلمێنرێتن توانم ماوەیەکی ئەوێتن بە تاکید. بۆیە تا ڕاستی سلماندنی ئەو قسەی کە دەمێکە خەڵکێک ئەیکرد کە ئەم حزبانەی دروست بوونە بە ئاراستە و بە تەوجیهاتی دەرەوەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا و کاتی ویستووە دیارە و تەبان بە تەکیدیش گەلێک جار بەرژەوەندی سیاسی و پەیوەندی سیاسی لەگەڵ لایەن و لەگەڵ دەرەوە ئەمانەش حقیقەتێکی نەبێ لە بەرچاو بگیرێن، بە تەکید کاتێ پەیوەندیەکان خراپن لە نێوان دەوڵەتاندا بەکاردەهێنرێن بۆ مەبەستی دژایەتی یەکتر، بەڵام کە پەیوەندیەکان ئەگۆڕێن حتمەن هەندێک جار یاسا کەوێتە سەر ڕێچکەی خۆ، بەڵام ڕەنگە مەسەلەی فەنیەکەشی ویستی بیتن تا تاوان دەبێ ئەم بڕیارە سەرچاوەکەی مەسەلەیەکی هەندێک بەڵگەنامە و ئەرگومنتیان لەبەردەست بێتن بە تاکید. ئەوی دیکەش قراری تاعنیان هەیە ئەتوانن تەبان قرار بدەن، بەڵام شتێکی شاراوە نییە کە ئەم هەرسێ پارتەی ئەمڕۆ بڕیاری دەرچوونی قەدەغەکردنیان هەیە دەرچووە بە تاکید بە مەربوطن بە لایەنی دەرەوەی هەرێمی کوردستان هەم لە هەموو ڕوێکەوە و کارەکەن بۆ ئەو ئاراستەیە. تەمانە ئاراستەیەش خۆتان دەزانن پارتی کرێکارانی کوردستانە کە مەبەست و مەرامی خراپی لە هەرێمی کوردستانیش هەیە و هەروەها بۆتە بارگرانیەکی گەورە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان، بۆتە هۆی شەڕ و ئاژاوەیەکی گەورە لە هەرێمی کوردستان، بۆتە هۆی ئەوەی دەستی تورکیا ڕاکێشێتە ناو هەرێمی کوردستان، گوندەکان چۆل بکرێن، خەڵکی ئێمە ڕۆژانە شەهید بکرێتن، خەڵکی سیڤیلی ئێمە شوێنەکانی خۆیان بەجێ بهێڵدرێتن بەبێ ئەوەی هیچ فەزلێکیان لەسەر هەرێمی کوردستان هەبێتن، بەبێ ئەوەی هیچ شوێن و پێگەیەکیان لە هەرێمی کوردستان هەبێ، بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان بەشداری چالاکیەکی سیاسی خەڵکی کوردستانیان کردبێ بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان. بۆیە هیچ منەت و بارێکیان بەسەر خەڵکی کوردستانەوە نییە، جگەلەوەی هاتوونەتە بوونە بارگرانیەکی گەورەی تێکدانی ئەم سەرسنوورانەی ئێمە و ڕاکێشانی تورکیا بۆ ناو هەرێمی کوردستان سەرانە لە خەڵکیستان دێن گۆمرێک تۆ 5 بزنت هەبێت دەبێ بزنێک بۆوان بێت، تۆ 4 سندوق تەماتە بکەیت دەبێت سندوقێک تەماتە بۆ ئەوان بێ لەم جوتیار و وەرزێرانیان ئەستێنن لە ئەوانەی مەڕووماڵاتیان هەیە، ینی بوونەتە سەرچاوەیەکی گەورەی هەڕەشە بۆ هەرێمی کوردستان. بەڕاستی ئەبێ ئەم هەڕەشەیە لە ناوخۆ هەرێمی کوردستان معالەجەی بکاتن پێش ئەوەی چۆن معالەجەکرێت زانی چۆن معالەجە بکرێت. بە تەکید دەبێ ئێمە واز لەوە بێنین کە مەسەلەی ینی بەڕاستی لێ شەڕکردن لەگەڵ دژی وڵاتێکی دراوسێ لە ناو خاکی تۆ ئەمە ناحەقیە، ئەبێ هەمومان بگەینە قەناعەت خۆمان، ینی لە مەسەلەی سۆزی نەتەوایەتی دابڕین لەو مەسەلەیە دەکە ئەمانە هیچ دەوڵەتێک قبول ناکە تۆ لە ناو خاکی دەوڵاتێکی دراوسێ بڵێ پەیوەندی دراوسێتیمان هەیە و ئەچم لە
لەم وڵاتە هێرشەکەمە سەر وڵاتێکی تر ئەمە لە هیچ دنیا قبول نییە بۆیە بۆ ئەوانیش ناتێتە سەر بۆیە ئەوانیش ئەزانن بۆچی ناچن لە ناو خاکی خۆیان شەڕ بکەن دەزانن لەبەرەوەی خەڵکەکە ناڕازیە خەڵکەکە تێک دەچی گوندەکانی ژیانیان تێک دەچی دژیوان ڕادەوەستن نانەوێت طبعاً بەڵام بنەتیان بە خەڵکی ئێرە نییە بنەتیان بە ناڕازی بوونی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان نییە بۆیە هیچ باکیان بەوە نیە هەرێمی کوردستان خراپ دەبێ گوندێک خراپ بێ ئەگەرنا لە هیچ شوێنێکی دنیا کە گوندێک خراپ ببێ و منطقەیەک وێران ببێ بەهۆی شەڕیتەوە ئەبێ خەڵکەکە خۆی دژایەتی ئەمانە بکەن بۆیە جارێ وشیاریمان پێویستە بۆ خەڵکی ئێمە و دابڕان لە مەسەلەی سۆزی نەتەوایەتی بەو شێوەیە کە تەعامل کرد کە ئەمە مەسەلەی هاوخوێنی تۆیە نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە دژمنی تۆیە چونکە بوتە سەرچاوی تێکدانی ژیانی تۆ خۆ ئێمە براش بن خۆ برا ناچی ژیانی ماڵی براتێک بداتن ئەمانە بە برایەتی ناکەن هاتووە هیچ برایەک نەچۆ لە دنیا ماڵی برایەکی تر وێران بکاو تێک بداتن بۆیە جارێ لە ناحیەی فکری وشیاریەوە خەڵکی ئێمە ئەبێ مەسەلەیە بزانێتن و بە هیچ شێوەیەک حەق بدەینە جیرانەکانمان ئەگەر بە هەر شێوەیەک بیتن ئەگەر تەدەخولیان لە هەر شوێنێک کرد کە بیتە سەرچاوی هەرەشە بۆ ئاسایشەکانیان وەک چۆن لە هەموو وڵات هیچ وڵاتێک قبول ناکاتن بۆیە ڕەنگە تورکیا و ئێران و هەر وڵاتێکی تریش ئەگەر ئاسایشەکەیان بکەوتە بەر هەرەشە بەرگری لە ئاسایشی خۆکەن یان ئەوێ بێ ئێمە ئاسایشەکە بپارێزین و نهێڵین کە ئەمانە ببنە سەرچاوی هەرەشە بۆ ئەوان ئەوان خۆیان پەکەکە ئەمەی قۆستۆتەوە کە هەر لە زۆر سەرۆک بارزانانی توێتی جارێکی دیکە شەڕی کورد و کورد نابێ بکرێت ئەمانەوەیان قۆستۆتەوە ئەڵێن شەڕمان لەگەڵ ناکەن هیچ شتێکمان بەرامبەر ناکرێت بە ئاماژەکانی خۆمان بەدیبین بەتەکید یعنی نەرمونیانی و مرۆڤ داستایەتی و دموکراتەتی ئێرە و هەروەها ئەو قسەی جەنابی سەرۆک بارزانیان ئیستیفادە لێ کردووە کە بەڵام ئەمە تێکدان و حاڵ و ماڵ و وڵات و کیانێکە کە لە بەردەستە لە بەرامبەر شتێکدا کە هیچ نەبووە مثل دەستکەوتی پەکەکە چییە بۆ باکووریش و تا بۆ باشوور و تا بۆ هیچ وڵاتێکی تر تا تۆ خەڵێرانی بۆ باکوور و ینی ئێمە بە هیچ شێوێک ئێمە کیانێکمان هەیە خەڵکی کوردستان لە هەموو شوێنێک چاوی لێ ئەمە کیانە بپارێزرێتن ئەوان هاتوونە ڕێک ئەم کیانەتی ئەدەن بەرامبەر بە چی ینی چیان دەستکەوتووە چ دەست دەکەوێت ئەگەر ئەم کیانە چوو ئایا ئەوان هیچ بەدیلێکی تریان هەیە ئەتوانن هیچ شتێکی دروستکە نەخێر تەنها ئەوەیە شەڕ بکە و بکشێەوە پاش شەڕ بکە و بکشێەوە پاش منطقەکە بەجێ بێڵە هەڵبێ و دژمنیشت ئەوەی لایەنی دیکەشت بە دوادا بێ گوند خراپ بێ خەڵک ماڵوێران بێتن ئەمە منطق نییە ئەمە عەقڵ نییە بە هیچ شێوەیەکدا ئەبێ خەڵکی کوردستان ئەم حەقەتە بزانێتن ئەم حەقەتە بزانێ هیچ پارتێکی چەکدار لە سنوورەوە بۆی نەهێرش بکاتە سەر دەوڵەتێکی تر ئێمە ئەمڕۆ دیفاکتۆیەک هەیە ئەمە سنوورە ئەمە واقعەیەکی نێودەوڵەتیە بە حەزی من نییە بە حەزی من پێم خۆشە بگۆڕدرێتن پێم خۆشە ئەمانە نەمینیتن بەڵام ئەمە واقعەیەکە بە حەز و ڤیان و بە خۆش خەیاڵی و بە مەسەلەی ڕۆمانسیەتی نەتەوەی ناکرێ ئەم مەسەلەیە بەڕاستی ئەرکی عراق چێ لە بنیاوە ئەرکی عراق ئەوەیە کێشەکە هەر ئەوەی عراق وەکو پێویست ئەرکی خۆی جێبەجێ ناکە گەلێک جار بەهۆی کۆمەڵێک پەیوەندی خراپی لەگەڵ لایەنێکی تر یان لەسەر حسابی پەیوەندی لەگەڵ دەوڵەتێکی تر چاو لە مەسەلەیە ئەپۆشێتن یان هەندێک جار خۆشی لە ڕووی کێشەکانی ئێرهابی هەبووە نەپڕژایەتەوە سەر ناتوانانی هێز بنێری بۆ سنوور پێشمەرگە ناتوانێت ئەم هەموو سنوورە کۆنتترۆل بکاتن لە حالەتێکدا ئێستا لە بەرامبەر داعش وەستاوە لەم لاها جەبهەی هەیە کێشە هەیە بۆیە ئەوان ئەم فرسەتە و ئەم بۆشایان خۆستۆتەوە کە خەڵکی ئێرە منەتیان پێ نییە باگوند خراپ بێ با سیڤیل شەهید بێ باگو مرگ وەربگرن با بچن شارەوانی لە هەرێمی کوردستان دابنێن و کەچی لە باکووری کوردستانیش لە 20 پارێزگای کوردستان لە باکوور خەڵکێکی زۆر هەیە چای زۆر گەورەتر هەیە گوندی زۆر گەورەتر هەیە ناتوانن یەک بەرد یەک بست بشنە پێشەوە من دڵیان دەتوانن هەندێک شەڕ لەسەر سنوورانە بکەن بەڵام خەڵکی باکووری کوردستان زۆر وشیارترە بە هیچ شێوەیە قبول ناکەن کاتی خۆچوونە جەزیرە هەندێک شەڕیان کرد لە منطقەی جەزیرە بەڵام کە جەزیرە وێران بوو خەڵکەکەی تێکدا ئیدی خەڵکەکە هەرچی متعاتفیش بوو لەگەڵ پەکەکە وازی لێ پەکەکە هێنا یعنی لەبەرەوەی هیچ کەسێک حاضر نییە گوندەکە و ژیان و ماڵی تێک بدرێ لە پێناوی ئەوەی تۆ چالاکیەک بکەیت بۆیە مەسەلەیە لە هەرێمی کوردستاندا زۆر گەورەیە نابێت لە مەسەلەی مزایداتی نەتەوەی هیچ کەسێک بترسین بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ساڵان نیو سەدە زیاترە نزیک سەدەیەکە ئاڵا هەلگیری مەشغەلی مەسەلەی کوردایەتی و نەتەوایەتی ملەتی کوردە و باجێکی زۆر گەورەشی داوە لەسەر ئەم مەسەلەیە بۆیە کەس ناتوانانی لەم مەسەلەیە بە هیچ شێوەیەک مزایدێک لەسەر پارتی دیموکراتی کوردستان بکە لەو مەسەلەیەدا و بە تایبەتی منهج و ڕێبازی بارزانی و سەرۆک بارزانی کە ئێستا سەرکردایەتی ئەو مەسەلەیە دەکاتن بۆیە کەس ناتوانانی خۆ نازان پارتی چ باجێکی گەورەی داوە لەو مەسەلەیەدا بەڕێز فەرحان جەوهەر شۆفەکاری سیاسی لە ستۆدیۆ میوان بووی سوپاس سپاس بۆ ئێوەش.